لەم ساڵدا باز لەوە دەکرێت بە شێوەیەکی گشتی نەخۆشیەکانی هەڵامەت و پەتا یاخود ئەنفلۆنزا زۆر باوە و لە هەروەها باز لە مەترسی بڵاوبوونەوەی پەتایەکی مەترسیدار دەکرێت کە ئەویش بە ئەنفلۆنزای بەراز ناسراوە. ئەم پەتایە ڕەنگە نیشانەکان و دەرەنجامەکانی لە پەتای وەرزی قورستر بێ. لەگەڵمان بن بابزین ئایا هۆکارەکانی توشبوون بە پەتایە چییە، ڕێگاکانی گواستنەوە چییە و ئێمە چی بکەین تاوەکو لەم وەرزەدا تووشی ئەم مەترسیە نەبین. لەگەڵمان بن. ئەنفلۆنزا یاخود پەتایوەرزی نەخۆشیێکی بۆریەکانی هەناسەیە کە بەهۆی ڤایرۆسەوە ڕوودەدات، بە تایبەتی لە وەرزی سەرمادا. گواستنەوەی پەتا یاخود ئەنفلۆنزا ئاسانە و لە ماوەیەکی کەمدا نەخۆشیەکە بڵاو دەبێتەوە. پەتا تا ڕادەیەک لە هەڵامەتی ئاسایی جیاوازە. مەبەست لە پەتا واتە ئەنفلۆنزا، بەڵام هەڵامەتی ئاسایی مەبەستمان لە کۆمۆن کۆڵدا. کۆمۆن کۆڵد و ئینفلۆنزا تا ڕادەیەک جیاوازیان هەیە لە برەوەی کۆمۆن کۆڵد زیاتر بەهۆی ڕاینۆ ڤایرۆسەوە توش دەبین و بەشەکانی سەرەوەی بۆری هەناسە دەگرێتەوە کە تووشی چەند نیشانەیەکی ئاسایی وەک کۆکە و ئاوبەلووداهاتن و لوودگیران و قوڕگوشکبوونەوە دەکات. بەڵام پەتا یاخود ئەنفلۆنزا نەخۆشیێکی تا ڕادەیەک قورسترە، ئەگەرچی زۆرینەی نیشانەکانی لە هەڵامەت دەچێت، بەڵام نەمانی ئارۆزی خواردن و هەروەها تاو لەرزێکی زۆر و ئازارێکی قورستر و هەروەها چوونە ژوورەوەی نەخۆشیەکە یاخود ڤایرۆسەکە بۆ بەشی خوارەوەی بۆریەکانی هەناسەی لەگەڵدایە. پەتا ماوەی هەفتەیەک یاخود 2 هەفتە دەخایەنێت و بە شێوەیەکی گشتی زۆرینەی پەتاوەرزیەکان چارەسەر دەکرێن. چەندین ڤایرۆس دەگونجێ ساڵانە تووشی پەتامان بکات. یەکێک لەو ڤایرۆسانە پێی دەوترێت H1N1 واتە ڤایرۆسێک کە دەبێتە هۆی پەتایەکی تایبەت و بە ئەنفلۆنزای بەراز ناسراوە، سواین فلو. واتە ئەگەر کەسێک لە کاتی توشبوون بە پەتادا بە ڤایرۆسی H1N1 توش ببێت، ئەوە ئەو کەسە توشبووی ئەنفلۆنزای بەرازە. بۆ قسەکردن لەسەر ئەنفلۆنزا یاخود پەتا بە شێوەیەکی گشتی و بە تایبەتی ئەو ئەنفلۆنزایی کە مەترسی بڵاوبوونەوەی لێ دەکرێت لە ئێستادا لە کوردستان کە پێی دەوتی ئەنفلۆنزای بەراز، میوانداری بەڕێز دکتۆر مەزعود مەحموود پزیشکی پسپۆڕی نەخۆشیەکانی هەناومان کردووە تاوەکو بزانین ئایا لە گەورە ساڵاندا کە جەنابیان پزیشکی پسپۆڕی هەناویە لە گەورە ساڵاندا ئەم نەخۆشیە چییە و نیشانەکانی چییە، ئایا بە چ ڕێگایەک خۆمان بپارێزین لە توشبوون بە ئەنفلۆنزایەکی مەترسیدار کە بە سواین فلو یاخود ئەنفلۆنزای بەراز ناسراوە. کاک دکتۆر بەخێر بیت. سپاس بۆ یان زەلامەت بن. سەرەتا بەلای خۆی گەورە زۆر سپاس بۆ جەنابتان بۆ کەناڵی پەیام بۆ ڕەخساندنی ئەم هەلە بۆ ئێمە قسەکردن سەبارەت بە پەتایەکی ناسراوی ئەم وەرزەلای خۆمان کە بە فلو ناسراوە هەڵامەت با بڵێن. سەرەتا ئەمە جیاوازیەکی نێوان کۆمۆن کۆڵد کە ئەڵێن لەگەڵ فلو بکەین، چکە کۆمۆن کۆڵد ئەگەر بە سەرمابوونێکی ئاساییە بەبێ ئەوەی تووشی پەتایەکی ڤایرۆسی بوو بە ئینسانەکە، بەڵام فلو تووشی پەتا ڤایرۆسەکە بووە. کۆمۆن کۆڵد زۆرتر نیشانەکانی کە با بڵێن ڕەنی نەوز زۆر چڵمشتی زۆر ئەبێ، کەمتر تای ئەبێ نەخۆشەکە، کەمتر گیانی ئەیەشێت، زیاتر هەر واتە تا حدێک بە ئاسایی ئەیگرێت، بە ئاسایی ئەیگرێت. ئەمەیان کەمتری پێچە حاڵەتەکە لە ماوەیەکی 2-3 ڕۆژێکە کۆتایی پێدێ. بەڵام فلو ڤایشۆی ڤایرۆسەکە بڵین ئەویان زیاتر درێژخایەنەوە و سەرشەیەکی زۆر داهێزرانێکی زۆری لاشەی توش ئەبێت، بە ئاماتوگەکان هەموو ئێشن، جوگانی گیان هەموو ئێشن لەگەڵی، کاتێکی زیاتریشی پێ بەدڵنیایەوە کاتی زیاتری پێچێت، زیاد لە هەفتە تا 10 ڕۆژی پێچێت. ئەنفلۆنزای پەتاکە خۆی بەشەوەی ڤایرۆس چەند نوعێکمان هەیە بە گوێرەی تایپەکانی جۆرەکانی. یەکێک لە نوعەکان پێڵەن سواین فلو، بەڵام با سەرەتا باسی پەتاوەرزی ئاساییەکە بکەین. وتمان نیشانەکانی لەرزوتایەکی ئەبێ و زۆرتری پێچێت و کەمتر قوڕگ ئێشەی ئەبێ، زیاتر کۆکەی ئەبێ لەگەڵی، کۆکەیەکی وشکی ئەبێت. دکتۆر مەسعود ببوورە ئەم نیشانە گونجە لە کۆمۆن کۆڵدیش هەر دووبارە بێتەوە، بەڵام شوێکی سوکتر بەڵام لە زمانی کوردی بڕوا ناکەم، یعنی جیاوازیەک ئەکرێت لە نێوانی هەڵامەت و بڵێن کۆمۆن کۆڵد و فلو یاخود هەر خەڵک بە پەتا ناوێ بە وڵای خەڵک هەر بکان بە پەتا ناوە بە دڵنیایەوە بە دکتۆر جیاوازی ئەو دوو حاڵاتەمان بۆ بکە بۆ قەداردیان تەمان فەحسی ئەوێت و بینینی نەخۆشەکەی پێویستە بێ.
نوعێکی تایبەتتر لە فلو پێ ئەوترێت سواین فلو ئەنفلوزای بەراز ئەوەی کە لە ساڵ 2009 بە شێوەیەکی زۆر بەربڵاو بڵاو بووەوە بەڵام دوای ئەوە ترسی کەم بووێتەوە حاڵەتەکەم چونکە ناسراوە کێشەی ئەم سواین فلووە ئەوەیە کە ئینسانەکە لە کاردانەوە وەڵامدانەوە بە ڤایرۆسەکە زۆر بە توندی وەڵام ئاەتەوە هەندێک جار تووشی مشاکلی زۆری ئەکا وەکو هەوکردن توندیسیەکان بۆ نمونە وەکو وەستانی گوچیلەکە هەندێک جار وەکو تەنگەنەفەسیەکی زۆر بۆ نمونە هەمان نیشانەکانی فلون هەڵامەتی ئاساین بەڵام بە توندتر تووشیانەوێ عادەتەن زۆرتر لە کێ مشاکل دروست ئەکەن کێشە دروست ئەبێت لە مناڵی خوار 5 ساڵ لە گەورە ساڵان سەر و 65 ساڵ یا ئەوانەی هەر نەخۆشیێکی درێژخایانیان هەبێ وەکو بم لە کابرا دڵی سست بۆ یا گوچەکانی تەواو یان خۆشی جگەری هەیە یا خۆی نەخۆشی هەڵگری ڤایرۆسی جگەری BC ئەوانە بێت یان هەر دەرمانێک بێت هۆی لاوازکردنی کۆنداین بەرگری ئینسان بەدڵای زۆر تاسیرەکە ئەوەی بە شێوەیەکی گشتی زۆر ببوورە باز لە هەندێک دەرمانەکرێ گوایە هەندێک کەس کە کۆمەڵە دەرمانی دیاریکرا وەرەگرن ڕەنگە لە ئەگەری توشبوونیان بە سواین فلو مەترسیان زیاتر بێ و دەرمانانە زیاتر چی ئەگرێتەوە؟ وەک گوتمان هەر دەرمانێک کە مەناعی ئینسان دابەزێنێ بە شێوەیەکی ئەم ئەو دەرمانێک پێڵن کۆرتیکۆستیرۆید وەکو مەسەر حەبی پردنیزۆلۆنمان ئەبێ حەبی بێتامێتازۆنمان ئەبێ بە دەرزی بۆ نمونە دیکادرۆنمان ئەبێ هایدرۆکۆرتیزۆنمان ئەبێ ئەمە کۆمەڵێکەمان هەیە دژی ئەو نەخۆشانە کە بۆ شێرپەنجە بەکارێن ئەو دەرمانە کیمۆتێراپیانە بەدڵنیایەوە زۆر علاوازەکە لە ئینسانە حتا خواردنی کەم ئینسان مەناعی زۆر دابەزێت چونکە بە خۆراکی باش ئیشەکە بۆیە دائما ڕێنمایی بۆ کەسەکە ئەوەیە لە ماڵەوە خۆراکی باشی هەبێت نەک ئەوەی کە هیچ نەخوات و بڵەت تام هەیە و لەرزم هیچ ناخۆم. تەندروستی بە سپۆنسەری نەخۆشخانەی بەخشین. ڤایرۆسەکانی ئەنفلەوەنزا هەریەک لە A و B و C دەگرێتەوە. ڤایرۆسی ئەنفلەوەنزای A و B زیاتر دەبنە هۆی بڵاوبوونەوە و زیاتر باوترن بەڵام C کەمتر دەردەکەوێت. ڤایرۆسی ئەنفلەوەنزای A لە ئاژەڵ و لە مرۆڤیشدا هەیە بەڵام ڤایرۆسی B تەنها لە مرۆڤدا بەدی دەکرێت. ئەنفلەوەنزای A لە چەندین زیندەوەری وەک باڵندە و هەروەها ئەسپ و بەراز و باڵندە ماڵیەکان و زیندەوەرەکانی دیکەی ناو دەریادا دەبینجێت. ڤایرۆسەکان لە ئاژەڵ وەک بەراز بۆ باڵندە دەگوازرێتەوە هەروەها بە پێچەوانەشەوە پاشان دەگاتە مرۆڤ. بۆ خۆپاراستن لەم ڤایرۆسی و پەتایە ساڵانە لە کۆتایی وەرزی هاوین و سەرەتای وەرزی پاییزدا کوتانی نوێ بۆ ڤایرۆس و پەتای وەرزی نوێ دەدۆزرێتەوە بۆیە هەڵمەتی کوتان ئەنجام دەدرێت بەمەش کەسانێکی زۆر دوور دەکەونەوە لە توشبوون بە پەتا. ڕێکخراوی تەندروستی جیهانی باز لەوە دەکات کە ساڵانە لە سەدا 5 بۆ 15 خەڵکی توش بە پەتای وەرزی دەبن. لە جێگایەکی وەک ئەمریکا ساڵانە 200,000 کەس بەهۆی پەتاوە داغڵ بە نەخۆشخانەکان دەکرێن و هەروەها هەزاران کەس بەهۆی پەتاکەوە دەمرن. دکتۆر خالید پسپۆڕی نەخۆشیەکانی منداڵانە باز لە دەرکەوتنی نەخۆشیەکە و هەروەها گواستنەوە و پاشان چارەسەری پەتای وەرزی بە شێوەیەکی گشتی هەروەها پەتای ئەنفلەوەنزای بەراز بە شێوەیەکی تایبەتی لە منداڵاندا دەکات. دکتۆر خالید ئەمانەوێ بە شێوەیەکی گشتی سەرەتا باز لە پەتای وەرزی بکەین واتە پێمان بناسێنی ئەو پەتای لە وەرزی سەرمادا بڵاو بێتەوە بە کۆمەڵە نیشانی وە کۆکە و هەڵامەت و ئەم بابەتانە خۆی نیشانەدا چییە و هۆکارەکەی چییە کە بڵاو بێتەوە؟ پەتای وەرزی زیاتر پەتایەکی ڤایرۆسیە زیاتر لە وەرزی سەرما و شێدارە دەرەکەوێ هۆکارەکەی چەند جۆرێک ڤایرۆسە یەک ڤایرۆس نییە ڤایرۆسی هەڵامەت و ڤایرۆسی ئەنفلۆنزا و چەند جۆرێکی تر ڤایرۆسە ئەوەی کە باوترینیانە ڤایرۆسی ئەنفلۆنزایە کەویش چەند جۆرێکی A و B و C هەیە ئەوەی کە زۆر باوە و کە زۆرتر نیشانە دروستەکە لە مرۆڤ ڤایرۆسی ئەنفلۆنزای جۆری ئەیە و لەناو ئەیەکانیشە دابەشە بێ بەسەر چەند جۆرێکە. بەڵێ زۆر باشەوەتە هۆکاری ئەم پەتایە وەرزی کە بڵاو بێتەوە بە تەنها ڤایرۆسە. بەڵێ زیاتر ڤایرۆسە. زۆر باشە.
بە شێوەیەکی گشتی پەتای وەرزی هیچ مەترسێکی گەورە لەسەر نەخۆش دروست ئەکات ئەوەی کە بڵاو بێتەوە یاخود تەنها کاتێ و تێپەڕەبێ. بەڵێ ئەوەی کە هەیە باوترینیانە ئەنفلۆنزای وەرزی زۆرترین جۆریان کۆمەڵێک نیشانەی ئاسان و سوچی هەیە و بە ماوەی 4 ڕۆژ بۆ هەفتەیەک تێپەڕێ و کۆتاییە و هیچ ماکێک و مزافاتێک لەسەر نەخۆش دروست ناکە و نیشانانەی کە هەیەی بە شێوەیەکی گشتی تا کۆکە سەرێشە نەمانی ئارەزوی خواردن قورگێشە هەندێک جار ئازاری ماسوولکە و ئێشە و سکچوون و ئانەشی لەگەڵایەمە بە شێوەیەکی گشتی کە لە نەخۆشێکی ئاساییە نیشانەکان دەرکەوە و نەبێ بە ماکەکان ئەو نیشانە گشتیانەی ئەبێت و بە ماوەی 4 ڕۆژ بۆ هەفتەیەک نیشانەکانی تەواو بێ بەبێت عیلاجیش زۆر جار. زۆر باشە دکتۆر خالید. بە شێوەیەکی تایبەت قسەمان لەسەر ئەنفلۆنزای ئەوەی کە لە ناو خەڵکیدا باوە پێی دەوترێت ئەنفلۆنزای بەراز یاخود سواین فلو هەر ئەنفلۆنزای بەراز کە ئێستا باز لە بڵاوبوونەوەی دەکرێەوە خەڵکی لێ دەترسن و بە دڵنیایە وەک باز دەکرێت نەخۆشیەکە جیاوازە و مەترسی زیاترە لە پەتای وەرزی. ئەنفلۆنزای بەرازیش کە پێی ئەڵێن H1N1 ئەویش هەر جۆرێکە لە ئەنفلۆنزا کە هەر لە کۆنەوە هەبووە شتێکی تازە نییە. واتە هەر وەک پەتاوەرزیەکە هەروەکو پەتاوەرزیەکە هەبووە و بۆش پێشی ئەڵێن کە پەتای ئەنفلۆنزای بەرز چونکە یەکەم جار ئەو کەسانی توش بوون کۆنتاکتیان لەگەڵ بەرازە بۆ ئینا مەرج نییە هەموو جارەکان ئەو کەسانی کە توشە بن کۆنتاکتیان لەگەڵ بەرازە هەبێ. بە شێوەیەکی گشتی هەروەکو ئەنفلۆنزا وەرزەکان کۆمەڵی نیشانەی گشتی هەیە وەکەوەی کە باسمان کرد لەگەڵ یا ئەگەر ماکەکانی دەرکەوێت لەو کەسانە کۆمەڵی نیشانەی جیاوازتر و لەوەچە قورستری هەبێ. زۆر باشە. دکتۆر خالید ئەوەی کە ئەنفلۆنزای بەراز جیا دەکاتەوە لە پەتاکانی تر تەنها ئەوەیە هۆکارەکەی ڤایرۆسێکی دیکەیەوە نیە؟ نەفسی جۆری ئەنفلۆنزایە هەر ئەنفلۆنزای ئەمیش بەڵام جۆرێکی جیاوازی ئەنفلۆنزا لەوانەیە جۆرێکی بڵێن ڤایرۆسێکی تر لە ناو ئەی ئەنفلۆنزاکە چونکە ئەو ئەنفلۆنزانەی کە یەن ساڵانە دووبارە نییە. یعنی مەسەرەن ئەو ڤایرۆس ئەنفلۆنزای ئەم ساڵێ لەوانەیە لەوەی بار نەبێ لەوە چێوەکەوەی ساڵی داهاتوو نەبێ. ئەوەی کە پێڵێن جۆری ئەنفلۆنزای بەراز پێڵێن H1N1 جۆرێکی ئەنفلۆنزای ئەیە کۆمەڵی نیشانەی جیاوازی هەیە مەسەرەن لە ڤایرۆسی ئەنفلۆنزا وەرزەکانی تر مەسەرەن ئەگونجێ هەناسە تونی لەگەڵا بێ تایەکی بەرز کە بە عیلاجی تەبیعی و ئەوانەدا نەبازێ احتیمالە بێ بە هۆکاری هەوکردنی سیەکان بێ بە هۆکاری هەوکردنی مێشک و بە شێوەیەکی گشتی قورسترە نیشانەکانی لە پەتاوەرزیەکانی تر. واتە لە یەک کاتە ئەگونجێ هەم پەتاوەرزی ئاسایەکەی تر بڵاو بێتەوە واتە مەرج نییە هەر کەسێ لە ئێستا پەتا ئەگرێ نەخێر ئەنفلۆنزای بەراز. ئەوەی کە ئێستا هەیە زۆرینەی زۆری حاڵەتەکان هەمووی پەتای وەرزی ئەنفلۆنزایە و لە جۆری ئاسانە و مەرج نییە ئەنفلۆنزای بەراز بێ و مەترسی هەبێت. زۆر باشە دکتۆر خالید. ئایا ئەنفلۆنزای بەراز کە ئێستا مەترسی بڵاوبوونەوەی دەکرێت هیچ پشکنینێک هەیە دەستنیشانی بکە یعنی من لە ماڵەوە خۆم کە توش بە پەتا بمەتوانم جێ بکەمەوە کە ئەمە ئەنفلۆنزای بەرازی ئاسایی؟ ئێمە بە شێوەیەکی گشتی حاڵەتەکە ئەگەر گومانی ئەوەی لێ بکرێ ئێنێرین بۆ فەحس ئەگەر هەر نیشانەکان بە شێوەیەکی گشتی وەکو ئەنفلۆنزای وەرزیەکە بێت پێویست ناکە هەر نەخۆشێک کە ئەنفلۆنزای وەرزی گرت پشکنینی بۆ بکرێ. ئێمە هەر کەسێک هەر حاڵەتێک گومانی لێ بکرێ بە تایبەت ئەو کەسانەی کە نەخۆشی درێژخایانیان هەیە وەکو نەخۆشی درێژخایانی سیەکان نەخۆشی دڵ نەخۆشی گورچیلا شەکرا یا ئەوانەی کە مەناعەیان کەم ئەوانەی کە لەسەر عیلاجی کیمیاوین ئەوانەی کە مناڵی بچووکن خوارد و ساڵن ئەوانە ئەگەر گومانی جۆری ئەنفلۆنزای H1N1 لێ بکرێ ئەوانە ئەنێرێن بۆ پشکنینەکنا بە شێوەیەکی گشتی هەموو ئەنفلۆنزایەکی وەرزی کۆمەڵی نیشانەی هەیە بە نیشانەکان ئەناسرێتەوە پێویستی بە پشکنین نابێت. پەتا یاخود ئینفلۆنزا گرفتێکی باوی تەندروستیە کە ساڵانە سەدان ملیۆن کەس لە جیهاندا تووشی دەبن. هەزاران نەخۆش داغڵ بە نەخۆشخانەکان دەبن و سەدان نەخۆش بەهۆیەوە دەمرن. لەبەر ئەوەی هەر ساڵێک ڤایرۆسێکی نوێ دێتە ئاراوە بۆیە دژەتەنەکانی سیستەمی بەرگری نایناسنەوە و ناتوانن ڤایرۆسەکە ڕابگرن. بۆیە ساڵانە لە وەرزی نوێدا پێویست بە دۆزینەوەی کوتانی نوێ دەکات تاوەکو بتوانێت ئەو ڤایرۆسە تازەیی کە بەهۆی پەتاکەوە بڵاو دەبێتەوە کۆنترۆل بکرێت و خۆمانی لێ بپارێزین. یاخود لە کاتی توشبوون بە پەتایەکی نوێدا دژەتەنی نوێ دروست دەبێت و چیدی ئەو کەسە دەتوانێت بەرگری بکات دژی ڤایرۆسی نوێ. لە ساڵی 1970 بۆ 1920
بڵاوبوونەوەی گەورەی جیهانی پەتا ڕوویدا بەهۆیەوە سەدان هەزار کەس بوونە قوربانی. هەروەها ساڵی 2009 بڵاوبوونەوەیەکی جیهانی لە ئەنفلۆنزای بەرازدا ڕوویدا و بەهۆیەوە هەزاران کەس بوونە قوربانی و ژیانیان لەدەستدا. ساڵانەش بڵاوبوونەوەی بچووک بچووک یاخود بڵاوبوونەوەی بەرچاو بەخۆیەوە دەبینێت و هەزاران کەس بەهۆی پەتای وەرزیەوە سەردانی دەرمانخانەکان دەکەن بۆ وەرگرتنی چارەسەر. هەر کاتێک کەسێکی توش بوو بە پەتا دەپژمێ یاخود ئاوی لوتی دەردەکات، هەزاران ڤایرۆس لە دەم و لوتی دەردەچێ کە لە درۆپێکی بچووکدا دەگونجێ سەدان ڤایرۆسی پەتاکەی تێدا بێت. کاتێک کەسێکی دیکە درۆپەکان هەڵدەمژێت ئەو کەسە توش بە ڤایرۆسەکە دەبێت. ڤایرۆسەکە دەڕواتە خوارەوە و دەگاتە خانەکان. کاتێک بە دیواری خانەکانەوە دەنووسێت، وردە وردە ڤایرۆسەکە دەچێتە ناو خانەکە. لە ناو خانەکەدا ڤایرۆسەکە ژماری زیاد دەکات و خۆمان ناتوانین ڕەنگە ئەم نیشانانی جەنابەت باست کرد ئەنفلۆنزای بەرازەکە ڕەنگە مەترسی زیاتر بێ و کۆمەڵ ناڕەحەتی زیاتر دروست بکات. بەس ئایا هاوڵاتی یاخود نەخۆش خۆی ئەتوانێت جیای بکاتەوە ئەو پەتایی تووشی بووە پەتایەکی ئاساییە یاخود پەتای بەرازە؟ بەدڵنیایە زەحمەت هاوڵاتی جای کاتەوە. هەندێک جار بۆ دکتۆرەکانیش ناڕەحەتێتە پێشەوە بەدڵنیانە جاکردنەوەی، بەڵام خۆشبەختانە فەحسێ بە جاکردنەوەی حاڵەتەکە پێش هەموو شتێ بە نەخۆشەکە ببینرێت، نیشانەکانی پرسیار لێ بکرێت ئایا تا چەند مەترسی هەیە بۆ توشبوون بە ئەنفلۆنزای بەرازەکە، حتا هەشە ئەگەر مەترسیشی هەبێت کە مەناعی باش بێت و کەسێکی گەنج بێت هیچ کێشەیەکی وای نەبێت ئەتوانی ئەسڵەن دڵنیایی بیت پێ و بە عیلاج حاڵەتەکە کۆنتڕۆڵ بکرێت، نەک هەموو جارێت نەخۆشەکە بترسێنین بە مشاکلی ڤایرۆسەکە با بڵێن. بەڵام ئەبێت جای کردەوە خۆشانش کەوتمان مەناعان دابەزیان خۆش درشخان لەگەڵا ئەبێ بە دڵنیای بێ بە تۆ بە شێوەیەکی زۆر خەستر چڕتر لە نەخۆشەکە بکۆڵیتەوە و تا جاربە بە داغڵبوونیش پێویست کە داغڵیان بکەین دوو جیهانکەێتەوە نەخۆشەکانی کە وەکە بڵانە بێتەوە بە دەوروبەری خۆیان. بەڵێ واتە دکتۆر مەسعود وەک جەنابەت فەرمووت ئەگونجێت تەنانەت ئەگەر ئەنفلۆنزای بەرازیش بێ کەسێک کە تەمەنی زۆر کەم نەبێ یا زۆر نەبێ نەخۆشی درێژخایەن و سیستی مەناعی لەگەڵ نەبێ بە هەمان شێوە ئەنفلۆنزای بەرازەکەش مەرج نییە ئەو مەترسیە بێ کە هەموو کەسێ بکوژێوانیە بەدڵنیایەوە. سەروی 180 ئەتوانم بڵێم بەبێ ئەوەی هیچ مشاکلێکە بە دروستکات تێپەڕە نەخۆشیەکە و لەو سەرش تەواو ئەبێت و پێشی نەزانیەوە کابرا ئەسڵن. بەڵام نزدیکی زۆر کەمیان ڕژێکی کەمیان 120 ئەبێت باشتر کەمیش نییە تووشی ئەو مزعفاتانە ئەبن کە باسمان کرد پێشتر هەوکردنی توندیسیەکانە و جەربە هەیە وەستانی ئیشی گۆچیلەکان و لەگەڵ ئینسانەکە خوانەخواست بەرە و مشکلێکی گەورەتر بات. زۆر باشە دکتۆر مەسعود. ئەو کەسانی کە باست کردن مەترسیان زیاترە بەهۆی کەم سیستی مەناعیان یا تەمەنی زۆر کەم تەمەنی زۆر بۆ توشبوون بە ئەنفلۆنزاکە و بەتایبەت ئەنفلۆنزای بەراز چی بکەن؟ ینی جەنابەت وەک پسپۆڕێکی هێناوی ڕێنمایی چیە بۆ کەسانی کە بۆ نمونە مناڵی خوارد تەمەن 4 ساڵ 5 ساڵیان هەیە یا کەسانێکیان هەیە لە ماڵەوە پەکەوتە و تەمەنیان زۆرە نەخۆشی درێژخانەکانیان هەیە دەرمانێک وەرەگرن مەناعیان دابەزێنە ڕێنمایی چیە بۆ ئەوەی زیاتر وریابن خۆیان بپارێزن لە توشبوون ڕەنگە ئەم کەسانە پەتایەکی ئاسایش گرفتیان بۆ دروست وەک پسپۆڕێکی هەناوی جەنابەت ڕێنمایی چیە؟ ڕێنمایی یەکەم پێش هەموو شتێ کوتانە لە وەرزی پاییزە باشترین شت بۆ خۆ پاراستن لە ئەنفلۆنزای بەراز و هەموو ئەنفلۆنزاکانی تریش با بڵێن کوتانە لە وەرزی پاییزە ئاتە لە مانگی 9 بۆ مانگی 10 ئەمە بە نەخۆشەکان زۆربیان ئەوانەکەتەکو ڤاکسینەکە هەبێت لقاحەکە هەبێ بڵێن ئەیان دەرین بۆ کوتان بەم نەوعە هەم سواین فلۆکەش و هەم فلی ئاسایش
سەدان 90 پارێزیی مشکلیان توش ناکە. ئێستا لە ئەوروپا نوعیان دروست کردووە چونکە هەندێک لە سواین فلو با بڵێن دەستکاری بە ماوەی خۆیان ئەکەن ئەتوانن بە ئاسانی ناسرێنەوە بەهۆی لقاحی سێتوانایی پێڵەن ئەوەی کە ئێستا هەیە باوە ئەوان چواریان دروست کردووە. ئەو چواریە بە دڵنیاییوە کەڤەری ئەم نوع سواین فلۆشەکات بە هیچ نوعیان توش بن حتا ئەگەر توش بن دو ڕۆژێک کۆنتترۆل بێت و هیچ کەشێکەمە دروست ناکە. بۆیە سەرەتا ئەو کەسانە زۆر گرگەکە بکوترێن ئەو مەشاکلیانیان نەخۆش درێژخانە نەبێت یا سەر 65 ساڵ یا مناڵی خوار 5 ساڵان یا هەر دەرمانێک کە بەکارهێنێتمان مناعی لاوازکە ئینسانەکە. بەڵێ دکتۆر مەسعود ئەو کوتانی کە باست کرد لە کوردستان لێرە سلێمانی بەردەستە یاخود لە ئێستا حالیان بەردەستە بەڵام زۆر درەنگەشتو معناسە چکە ئمە ڕاستێکی لە مانگی نۆ من لەگەڵ بەڕۆبەری گشتەکانە قسەم کرد و کاتە خۆم تەلەفۆن بۆ یەکدوانێکیان کردووە کە تکاکەم بیهێنن فقط ئەوانش بەڕاستی لێم هەوڵی زۆریان داوە بەس هەر مشاکلەکە بە نازانم لە مانگی تقریباً کۆتایی مانگی 11 و سەرەتای مانگی 12 هات کەم کاتەکەی درەنگ بوو بەڵام هەر زۆر باشە لە یازار بیان کوتی نەخۆشەکان زۆر سودی لێبین. زۆر باش بەدەر لە کوتان ڕێگاکانی دیکەی خۆپاراستن چین بۆ ئەو نەخۆشانی کە باسمان لە هەمووی گرنگتر ئەوەیە کە ئینسان کە تووشی پەتاکە بێت لە ماڵەوە بێت دەرنەچێت زۆر یەک دوو ڕۆژە بەلایانی کەم و ئیسراحەت وەرگێ ئاگای لە کۆکە و پژمەی خۆی بێت دەست دەمەوە بگرێت لە کاتی کۆکە و پژمەیە یا دەست با بڵێن دەستەسەر بەکاربێنێت بۆ حاڵەتانە یا کلێنس بەکاربێنێت بۆ کەسی دەوروبەر توش ناکات چونکە زۆرترین هۆکاری گواستنەوە بڵند دروپلێت کاتێک ئینسان ئەپژمێ زۆر ئاو دەرەچێت لە لووت و دەمەوانەوە ئەوە زۆرترین هۆکاری گواستنەوەن بە تایبەتی هەموو کەسێک نابێت لە مەسافەی مەترێک زیاتر نزیک بێتەوە لێ چونکە لە مەسافەت زیاتر نزیک بیتەوە ئەگەر توش بوون زۆر زیادەکە ڤایرۆسەکە خۆشی کە ئەکە دەست هەر شتێک لە دەرەوە دەستکی دەرگایە بۆ نمونە سەر مێزە یا لە ماڵەوە بوون لەسەر هەر شتێک بێت ئەکرێت زیاد لە 6 ساعت مێنێتەوە و بێ تووشی هیچ کێشەیەک بە ڤایرۆسەکە بۆیە ئەوانە زۆر بە جۆودیایەوە بێت تەعاملی لەگەڵا بکرێ شتانە. زۆر باشە پرسیاری کۆتایی دکتۆر مەسعود وا دابنێ کەسێک دەستنیشان کراوە پشکنینی بۆ کرا کە توش بووە بە ئەنفلۆنزای بەراز چارەسەر چییە؟ ئێوە چی بۆکەن وەک سپۆڕی هەناوی؟ سەرەتا پێش هەموو شتێ بێت نەخۆشەکە جیاتر لە نەخۆشەکانی کە بۆی کات تووشی ئەوانی کەژ نەبن. دوای ئەوە بەگوێرەی نیشانەکانی نەخۆشەکە ئەبێت لەگەڵ باری تەندروستی خۆیە سنگاندێکی تەواوی بۆ بکرێت ئایا پێویستکە ئەم نەخۆشە ڕاستەوە خۆت جگە لە عیلاجی ئاسایی بۆ کەمکردن نیشانەکانی ئەنفلۆنزا پێویستمان بەوە هەیە ئەو ئەنتیڤایرەڵانەی ئەو دەرمانانی کە دژی ڤایرۆسەکان بە تایبەت بەکاربێنین هەندی حاڵەتمان بدڵنیایە پێویستەکان دی حاڵەتی پێویست ناکە ئەش بەگوێرەی سیناریۆی نەخۆشیەکە و حاڵەتی نەخۆشیەکە قرارەکان ئەگۆڕێتیایە بەڵام هەندێک عیلاجێک تامی فلو بۆ نمونە زۆر شتێکی باشە و ئەگە لە ماوەی 48 ساعەتی یەکەما کە نیشانەکانی دەرەکەی بەکاربێنرێت ئۆتۆماتیکیان نەخۆشەکە زۆر سوودی لێ بینێت کۆرچی نەخۆشەکە لە 10 ڕۆژێکەوە بە 2-3 ڕۆژێک بۆی کەمترین ئەگەرێت توش ئەو مزاحفاتانەش بکە کە باسمان کرد. واتە هەر کەسێک توش بە پەتا بوو یاخود نیشانەکانی پەتا گومانی کرد پەتاکەی قورس بێ تا زووتر سەردانی پزیشک بکە ئەگەری چارەسەر و سوکبوونی نەخۆشیەکە زیاتر بەدڵنیایەوە زۆر زۆریش. تەندروستی بە سپۆنسەری نەخۆشخانەی بەخشین. با بزانین ئایا وەک دەرمان چی پێویستە بەکار بهێنین لە کاتێکا توش بە ئەنفلۆنزا دەبین بە گشتی پەتا یاخود تەنانەت ئەگەر توش بوو بین بە پەتای بەراز یاخود ئەنفلۆنزای بەراز کە ڤایرۆسی H1N1 لەم کاتەدا ئەگەر لە دەرمانخانەیەکی هێندە گەورە دابین هەموو ئەم دەرمانانی کە ئێوە دەبینن لە بەردەستمانە بێ پێویست بە بەکارهێنانی دەرمانی زۆر ناکە تەنها یەک پارچە یا دوو پارچە حەب یاخود بە تەنها شروع بێ واتە ئەگەر هەر کەسێ توش بە نەخۆشیەکە ببێ یاخود توش بە پەتای ڤایرۆسیەکە ببێ لە نێوان دەرمانخانەیەکی هێندە گەورەدا بێ ئەم هەموو دەرمانی لە بەردەستدا بێت تەنها چەند دەرمانێکی کەم پێویست دەکا ئەم دەرمانانش زۆرینەیان بۆ کەمکردنەوەی نیشانەکەیەتی واتە پەتاکە تووشی کۆکەت دەکا تووشی سەرێشە دەکا ئازار دەکا بۆ نمونە لوتت ئەگیرێ ئاو بە لوتتا دێتە خوارەوە کەمێتات ئەبێ ئێمە ئەم دەرمانانەی کە بە نەخۆش ئەدرێ لەژێر ڕێنمایی پزیشکی پسپۆڕ و هەروەها پزیشکی دەرمانساز تەنها چییە کۆمەڵە دەرمانە نیشانەکان کەمەکاتەوە بۆ نمونە من دەرمانێکتان پیشانەدەم چەند دەرمانێ ئەم دوو دەرمانە دوو پارچە حەبە هەر یەکەیان بە شێوەیەکی گشتی بۆ نیشانەکانی پەتا دروستکراون هەر یەکە لەو حەبانەی کە بۆ نمونە هەندێکیان بە فلو ئاوت بەناوبانگە کە بۆ چارەسەری پەتا بەکاردێت چەند مادەیەک تێکەڵ کراون بۆ نمونە پاراسیتامۆڵ ئەمە تاکە کەمەکاتەوە هەروەها ئازاریشت کەمەکاتەوە اینجا کۆمەڵە دەرمانی تر بۆ نمونە فینایلفرین
هەروەها کلۆرفینایرامین کۆمەڵە دەرمانی دیکە ئەنتیهیستامینن هەروەها دیکۆنجستانتن ئەم دەرمانانە چیەکەن نیشانەکانت کەم ئەکەنەوە تۆ کە تووشی پەتابووی هەر پەتایەک بێ کۆمەڵە نیشانە ناڕەحەتت دەکا ئەم دەرمانانە نیشانەکانت کەم ئەکەنەوە وەک لێرە نووسی بشێتی سنیزین ڕەنی نۆوس پژمە هەروەها ئاو بەلوود داهاتن فیڤەر تایەکەت کەمەکاتەوە هێدەیک بەدیئیک بە شێوەیەکی گشتی ئازارت کەمەکاتەوە سۆرثرۆت ئەمانە بۆ منە ئازاری قورگەکەت وشکبوونی قورگەکەت ئەو نیشانانەی کە تۆ تووشت دەبێت بەهۆی پەتاوە ئەم دەرمانە هەموو ئەو مادانی تێدایە کە ناڕەحەتەکانت کەمەکاتەوە واتە تۆ تەنها پێویستە دەرمانێکی لەم بابەتە یەک حەب کە پزیشکێکی پسپۆر پێت دەڵێ تەنها ئەم حەبە فلو ئاوت هەر بابەتی فلو ئاوتە چەند دەرمانە تێکەڵ کراوە نیشانەکانت کەم دەکاتەوە لە مناڵانیشدا بە هەمان شێوە من نمونەی دەرمانێکە شروبێکی کۆڵدین بە نمونە ئەمە نیشانەکانت کەمەکاتەوە هەموو ئەو شتانی کە باسمان کرد و نیشانانە لە حەبەکەدا لە شروبەکەشدا هەیە مەرج نییە هەندی هاوڵاتی وا تێگەشتون پەتایە خۆت کۆکە و قورگێشە تەنها شروبی پێویستە هەمان دەرمان کە لە شروبەکەدا هەیە لە حەبەکەشا هەیە واتە بۆ تۆ هەمان شتە گەورەکە زۆر کات حەبی پێویستە و مناڵەکە شروبی پێویستە لە هەموو ئەمانە گرنگتر کە حەزەکەم ئێستا باسی بکەم ئەوەیە کە هەندێک دەرمان کە پێیان دەوترێت دەرمانی ئیلتیهابات دەرمانی دژە بەکتریا بۆ نمونە ئەمۆکسیل کەپسولی ئەمۆکسیل یاخود شروبی ئەمۆکسیل ئەمە گەورەترین هەڵەیە لە کاتی توشبوون بە پەتا ئێمە تووشیە بین بە تایبەت ئەو هاوڵاتیانی کە هۆشیاریان نییە خۆشەویستان ئەگەر پەتاکە هێندە قورس بێت تەنانەت ئەنفلۆنزای بەرازیش بێ بە هیچ شێوەیە پێویست بە بەکارهێنانی دەرمان کەپسولی ئیلتیهابات یاخود شروبی ئیلتیهابات ناکە بۆچی لەبەرەوەی دووبارە ئەڵێڵینەوە پەتاکە پەتایەکی ڤایرۆسیە هیچ پەیوەندی بە بەکتریا نییە ئیلتیهاباتی بەکتریایی نییە تەنها پێویست بە دەرمانەکانی پێشووترەکەوە هەندێک کات دەرمانی دژە ڤایرۆسی تایبەت بە ئەنفلۆنزا وەک تامیفلو بەڵام ئەم دەرمانە ئیلتیهاباتانە هیچ سوودێکیان نییە و هیچ کاتێک پێویست ناکە بەکاری بهێنین تەنها مەگەر گومان بکرێت لە دوای پەتاکە توش ببین بە هەوکردنی ناوەوەی سیەکان ئەویش تەنها لە ژێر ڕێنمایی پزیشکی پسپۆر پێویستە بەکاری بهێنین خۆمان پێویستە بە دوور بگرین لەم دەرمانانە. دکتۆر خالید ئەگەر لێرە منداڵێک لە سلێمانی گومانی ئەم ئەنفلۆنزای بەرازی لێ بکرێ ئایا پشکنین بەردەست لە سلێمانی کە دنیای بکاتەوە پشکنینەکە چییە؟ بەڵێ ئێمە ئەگەر گومان لە کەیسێک لە حاڵەتێ بکەین کە ئەنفلۆنزای بەرز بێ بە پێی نیشانەکان و ئەو مزعافاتانی کە هەیەی بەڵێ ئەینێرین بۆ پشکنین و سامپڵ وەرەگیرێ سووا بۆ رەگیرێ لە لوتی نەخۆشەکە یا لە ناو قورگی و ئەنێرێت بۆ فەحس بەڵێ ئەکرێت بەڵێ دوای چەندێ ئەگونجێ ئەنجامەکەی دەبێت ئەنجامەکە هەندێکیان لە دوای چەند سەعاتێک دەرئەچێ هەندێکیان لە دوای یەک دوو ڕۆژێک نەتیجەکە دەرەچێ ئەنی وەکو کاتەکەی وەکو کاتی فەحسەکە و کاتی پشکنینەکە زۆر باشە ئەگەر هاتوو دوای پشکنین دڵنیا بوونەوە کە منداڵێک ئێوە خۆتان پسپۆڕی منداڵانن منداڵێک توش بووە بە ئەنفلۆنزای بەراز ئایا ئەم پرسیاری کە خەڵکی زۆر ئەیکات چارەسەری هەیە؟ بەڵێ چارەسەرەکان بە شێوەیەکی گشتی جۆرێکی سەپۆرتڤەوەی پێڵێن یارمەتیدانی بۆ نیشانەکانی جۆرێکیشی عیلاجە وەکو دەرمان ئەوەی کە سەپۆرتڤ و یارمەتیدەری حاڵەتەکەیە بە شێوەیەکی گشتی ئەو حاڵەتانی کە گومانی لەیەکرێت جیاکرێنەوە لە نەخۆشەکانی تر بۆی کۆنتاکتان نەبێ و احتیمالی بڵاوبوونەوەی کەم بێتەوە داخڵەکرێ لە بەشی چاودێری ورد پێدانی شلەمەنی ئەگەر توانای خواردنی هەبێ نەخۆشەکە یان لە ڕێگەی مغەزیەوە ئەگەر کێشەی ئەوەی هەبێ کە هەناسەدانی تون بێ و توانای سیەکانی نەمێنێ ئەخرێتە ژێر جیازی تەنەفوسیەوە و لەگەڵیشیا عیلاجی ڤایرۆسەکە هەیە دەرمانمان هەیە حەبمان هەیە بۆ ڤایرۆسی ئەنفلۆنزای H1N1 کە بە شێوەی حەب بەپێی تەمەنەکان وەرەگیرێ و لەگەڵیشیا ئەتوانرێت چاودێری بکرێ. زۆر باشە دکتۆر خالید ئەو دەرمانی کە بۆ ئەنفلۆنزایە چ دەرمانێکەوەتە دەرمانەکە ئەوەی کە باوە زیاتر لێرە هەیە تامیفلوی پێڵێن دژە ڤایرۆسە دژە بەکتریانیە ئەوەی کە بە شێوەیەکی گشتی لە ناو خەڵکا دژە بەکتریا بەکاری بۆ ئەم پەتایەوە هەڵەیە لە ڕووی زانست. زۆر باشە دکتۆر خالید لەو خاڵەوە ویستم لێت بپرسم
بەدڵنیایەوە ئەنفلۆنزا و بەگشتی وەک باست کرد و بە تایبەتیش بۆ نمونە ئەنفلۆنزای بڵێن H1N1 ڤایرۆس هیچ پێویست بە بەکتریانی من تەنها قسەی نەخۆشێکە دووەک خۆی بۆ نەقڵەکەم تەلەفۆنم بۆ کا بۆ نمونە ئەڵێ لە ترسی ئەوەی کە منداڵەکەم ئەو پەتایی گرتوێتی نەبێتە ئەنفلۆنزای بەراز نزیکەی 4 دەرمانی ئیلتیهاباتم پێداوە بە بەردەوامی بۆ ئەوەی نەبێت ئەنفلۆنزای بەراز ئەمە قسەی نەخۆشەکەیەوە خۆی جەناب دووەک پسپۆڕێکی نەخۆشەکانی مناڵان قسە چی کوتمان نەخۆشەکە ڤایرۆسیە ئەوەشی ئەوان بەکارێنن ئەنتیبیۆتیک دژە بەکتریایە دژە بەکتریا هیچ سوودێکی نییە بۆ دژی ڤایرۆس تەنیا لە یەک حاڵەتانە بێ کە ئەوش پزیشکی پسپۆڕ تەشخیصەکە ئەگەر ڤایرۆسەکە بوو بە هۆکاری ئیلتیهابی بەکتریایی لەو حاڵەتە پزیشکی پسپۆڕ ئەنتیبیۆتیک بەکارێنێ بۆ نەخۆشەکە ئینا بە شێوەیەکی گشتی هەم بۆ عیلاج هەم بۆ بەرگریکردن لە توشبوون بە نەخۆشەکە هەر دژە ڤایرۆسە دژە ڤایرۆسەکە وەکو عیلاج دەتوانێت بەکاربێنرێ ئەگەر لەو حاڵەتانی کە باسمان کرد کە نەخۆشی درێژخایانی هەبێ یا مەسەلەن کۆمەڵێ حاڵەتی تایبەتی تری لەگەڵا بێ نەک هەموو نەخۆشێک کە ئینفلۆنزایەکی بەسیط وەرگێ یان وەکو پێشوەختە بەرگری هەر بۆ ئەو جۆرە نەخۆشیانە ئەتوانێت پرۆفیلاکسیس بەکاربێنرێ دژە ڤایرۆسەکە بە شێوەی حەب بۆ نەخۆشانی کە وەکووتمان نەخۆشی درێژخایانی سیەکان و دڵ و گورچی لەو سەکرە و ئەو بابەتانیان هەیە ئەگینا بە شێوەیەکی گشتی پێدانی ئەنتیبیۆتیک بۆ پەتای وەرزی هیچ سوودێکی نییە و هەڵەیە لە ڕووزانستیەوە زۆر باشە دکتۆر خالید ئایا هیچ کوتانێک هەیە بۆ ئەوەی خۆمان بپارێزین لە پەتای وەرزی بەگشتی و پەتای ئەنفلۆنزای بەراز بە تایبەتی بەڵێ بۆ خۆپارێزی چەند ڕێگەیەکمان هەیە ڕێگەی یەکەم ئەوەیە کە ئیحتیمامی زیاتر بدرێت بە پاکوخاوێنی لەلایەن دایک و باوکەکان و بۆ مناڵان دەست شۆردن بە سابوون پێش سەر ئاو دوای ئەوە بۆ کاتی ئەن خواردن بۆ ئەو مناڵانی کە بە تایبەت لە ڕەوزە و مەکتەبەکانن ئیحتیمامێکی زیاتر بە پاکوخاوێنی بدرێ زیاتر تێکەڵاوی کەم کرێتەوە ئەو مناڵانەی کە تووشی پەتاکە بوون کەمتر تێکەڵاوی مناڵی ترکەن چکە احتیمالی بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە لە مناڵەوە بۆ مناڵێکی تر زیاترە وەک لە گەورە بۆ گەورەی تر چکە شێدینی ڤایرۆسەکە لە مناڵە زیاتر بڵاوەکاتەوە لەگەڵ شاکوتانمان هەیە کوتانەکە بە شێوەی سپرای بۆ لوت هەیە و بە شێوەی دەرزی بۆ ماسوولکە عادەتەن لە مناڵی سەر و شەشمان و ئەتوانێت بکرێن و بە تایبەت بۆ ئەو کەسانی کە نەخۆشی درێژخایانیان هەیە باشتر وایە پێشوەختە کوتانەکە بکرێت بە تایبەت لە وەرزی پاییزە ئەگەر کوتانەکە بکرێ کاریگەری زیاترە بێ لە کۆتاییدا با بزانین لە حاڵەتێکی بەم جۆرەدا کاتێ پەتا زۆر بڵاو بووتەوە و هەروەها مەترسی بڵاوبوونەوەی پەتایەکی تایبەت کە ناسراوە بە ئەنفلۆنزای بەراز دەکرێت H1N1 ئێمەی هاوڵاتی چی بکەین لەگەڵ ئەم بارودۆخەدا سەرەتا پێویستە هەموو ئەو ڕێگایانەی کە باس کراوە ئەو ڕێگایانەی کە دەمان پارێزن لە توشبوون بە هەر پەتایەک جێبەجێ بکەین ڕێگاکانیش پزیشکە بەڕێزەکان باسییان کرد بۆمان کە بە چ ڕێگایەک خۆمان بپارێزین لە توشبوون بە پەتا لەسەر ئەو بنەمایی کە دەڵێ خۆپاراستن لە چارەسەرکردن باشترە سەرەتا پێویستە خۆمان بپارێزین بە هیچ شێوەیەک تووشی نەبین پاشان ئەگەر خۆمان یا کەسێکمان توش بە نیشانەکانی هەڵامەت و پەتا بوو پێویستە چی بکەین گرنگترین شت ئەوەیە لە ماڵەوە ڕێز وەربگرێ واتە ئیسراحەت بکە نەچێتە دەرەوە خۆی ماندوو نەکە هەروەها جا بکرێتەوە لە کەسانی دیکە لەبەرەوەی لە ئێستادا مەترسی بڵاوبوونەوەی پەتاک دەکرێت کە پەتاکە پەتای ئەنفلۆنزای بەراز بێ بۆیە لە کاتی توژون بە هەر پەتایە کە تۆ لە ماڵەوە نازانی ئایا چ پەتایەکە پێویستە خۆت جیا بکەیتەوە دوور بکەویتەوە لە مامەڵەکردن لەگەڵ کەسانی دیکە تاوەکو توش نەبن هەروەها پشوو وەربگرن بۆ نمونە کەسێک لە فەرمانگەیەکە نەچێتە دەوامەکەی کەسێک مناڵێک لە قوتابخانەیە نەچێتە قوتابخانە پێویستە مۆڵەت وەربگرێ هەموو ئەم ڕێگایانە جێبەجێ بکەین بە تەواوی خۆمان جیا بکەینەوە تاوەکو توش نەبین بە پەتا یاخود پەتاکە بڵاو نەکەینەوە هەروەها لە کاتی توشبووندا ئاساییە سەردانی دەرمانخانەیەکی نزیکی خۆتان بکەی ئەو دەرمانانەی کە تایبەتە بە چاکردنەوە یاخود کەمکردنەوەی نیشانەکانی نەخۆشیەکەەوە کۆکە و هەڵامەت وەک لە دەرمانخانە باسمان کرد دەرمانێکی لەم شێوەیە وەربگری تەنها ئەو دەرمانانی کە تایبەتە بە نیشانەکانی پەتا نەوە کۆمەڵە دەرمانی تر بە بیانووی دەرمانی دژە بەکتریا و ئیلتیهابات و بابەتەکانی دیکە بەڵام ئەگەر پەتاکەمان قورس بوو و هەروەها درێژەی کێشە
تی بە سپۆنسەری نەخۆشخانەی بەخشین.